هەموو ئەوانەی کە بێ ئیرادەیەکی بەهێز توانە و لێهاتوویەکانی خۆیان بەگەردەخەن سەرکەوتن بەدەستدەهێن و دەبنە دروشمێ بۆ شانازیکردن. قوتابخانە و باخچەی منداڵانی بانی ناحکومی هەموو ساڵێ بە وزە و ئومێدێکی نوێەوە بە کوالێتێکی بەرزی پەروەردە و بە مەبەستی بنیاتنانی داهاتوویەکی بەهێز و پڕ لە ئومێد و نەوەیەکی داهێنەر کار لەسەر پێگەیاندنی قوتابیەکانی دەکات لە ڕێگەی بەکارهێنانی تەکنەلۆژیا بە شێوەیەکی کردداری و جۆرەها یاری و چالاکی جۆراوجۆر و دەستبردن بۆ نوێترین تەکنیک و زانستەکانی سەردەم. قوتابخانە و باخچەی منداڵانی بانی ناحکومی لەژێر دروشمی هیچ بربەستێ نابێ بە بیان و بۆ بەردەوام نەبوون و کۆڵدان لە ڕۆژانی سەخت و پڕ لە ئاسان کاروانی پەروەردەی بەردەوام بوو لە ڕێگای پەیڕەوکردنی سیستمی پەروەردەی ئۆنلاین. دەرەنجام قوتابخانە و باخچەی منداڵانی بانی ناحکومی توانی لە تەمەنێکی کەم ببێ بە پێشەنگی قوتابخانەکان کە ڕنگدانەوەی گەشەی زانستی و پەروەردەی قوتابیەکانمان شاهیدی ئەو پێشەنگیان. قوتابخانە و باخچەی منداڵانی بانی ناحکومی.